بە گوێرەی بەیاننامەیەکی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق، یانکۆڤیچ نێردراوی تایبەتی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان بۆ عێراق لەگەڵ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق کۆبووەتەوە و چەند دۆسەیەکی سیاسی پەیوەست بە عێراق و ناوچەکەیان تاوتوێ کردووە. وەک بەیاننامەکەی نووسنگی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق ئاماژەی پێکردووە، لەو کۆبوونەوەیەدا بە وردی باز لە بابەتەکانی ئاشتبوونەوەی نیشتیمانی و ئەنجامدانی ڕێفراندۆم لە هەرێمی کوردستان کراوە. هەر لەو کۆبوونەوەیدا هەردوو لا باسیشان لە بەشداریکردنی عێراق کردووە لە خولی ئایندەی کۆمەڵەی گشتی نەتەوەیەکگرتوەکان کە لە بارگەی نەتەوەیەکگرتوەکان لە شاری نیویۆرک بەڕێوە دەچێت. هەر لە چوارچێوەی و توێژەکانی سەبارەت بە ئەنجامدانی ڕێفراندۆم و ئاگاداربوون لە نزیکەوە لە هەڵوێستی لایەنە عێراقەکان سەبارەت بەو پرسە، یانکۆڤیچ نێردراوی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان بۆ عێراق لەگەڵ هادی عامری سەرکردەی باڵای حەشدی شەعبی لە عێراق کۆبووەوە. بە گوێرەی بەیاننامەیەکی نووسنگی نەتەوەیەکگرتوەکان لە بەغدا، یانکۆڤیچ نێردراوی سکرتێری گشتی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق لە کۆبوونەوەیەکدا لەگەڵ هادی عامری سەرکردەی باڵا لە حەشدی شەعبی تاوتوی بارودۆخی سیاسی عێراق و پرۆژەکانی ئاوەدانکردنەوەیان کردووە. هەر لەو کۆبوونەوە دوو قۆڵیەشدا هەردوولا تاوتوی پرسی ئەنجامدانی ڕێفراندۆمیان لە هەرێمی کوردستان کردو و هەردوولا بیرڕای خۆیان بەرامبەر ئەو پرسە بۆ یەکتر شی کردوێتەوە بێ ئەوەی وردەکاری گفتوگۆ دوو قۆڵەکەی نێوانیان ئاشکرا بکرێت.